سپاسانەکەین وەکە زانن بنەمای گۆڕانکاری لە هەموو کۆمەڵگەکان تەنیا دەواازەی ناو قوتابخانە و زانکۆکانین بگرە ئەم ناوەندە خوێندنەوانە کە پێشانگای کتێبەکان و هەندێک وێزگەی زانستی و بابەتی تر هۆکارێکن بۆ ئەوەی مرۆڤ بە دنیای دەرەوەی خۆی یا بە دنیای عیرفان و فەلسەفە و ئەدەب و زانست و معریفە ئاشنا بێکە. دیارە ئەمە بابەتێکی گرنگە مرۆڤ بۆ ئەوەی دنیای دەرەوەی خۆی بناسێ پێویستەکە ئاڕاستەکانی دەرەوەی خۆشی بخوێنێتەوە، چکە تەنیا بە دیراسەکردن و وەرگرتن لە خودی خۆیەوە تەنیا بێتە مرۆڤێکی داخراو لە ناو دنیای خۆیدا. پەرتووک گرنگەکەی لەوەیە کە ئێمە بینین خی گەورە خۆی پەرتووکی هەیە، قورئانی هەیە کە دایبەزاندوە بۆ مرۆڤایەتی کە گرنگترین و بەپێسترین پەرتووک و ناسراوترین پەرتووکی مێژووی و ئینسانیە کە مرۆڤ کاتێک دیراسی ئەم جۆرە لە پەرتووکە کاتێک کات کە دنیای نهێنی و دنیای ئاسایی کە پڕە لە بەرخودان و ئامانجی گشتی مرۆڤایەتی. دیارە ئەم جۆرە لە کتێبخانەکانیش کە ڕۆژانە مرۆڤەکانی ئەم سەردەمەیان مرۆڤەکانی ئەم ناوچانە سەردانیەکەن جۆرێک لە دیراسە و خوێندنەوە و دووربوون لە هەندێک بابەتی لۆکاڵی وەکو سۆشیال میدیا کە ژیانی هەمووان سەرقاڵ کردەوە جۆرێک لە پەراویست خستنی کۆمەڵایەتی و زانستی و معریفی پێ لە ژیانمان دروست کردووە. بوونی ئەم کتێبخانە و کتێبانە ئاڕاستەیەکی گرنگ لە ژیانی ئێمە لە دروستەکە، بۆیە خۆشحاڵە بن من خۆم ئەمڕۆ هاتم سەردانیرام کرد کتێبی زۆر زۆر بە پێزی تایە جۆرا و جۆرە لە بواری فەلسەفە، ئاین، زانست، مێژوو، ڕۆمان، چیرۆک و کتێبانی کە ئەتوانن گۆڕانکاری لە ژیانی تاک و کۆمەلگا دروستەکەن و بایەخی گرنگی هەیە. پێویستەکە هەمووان ئەگەر بکرێت بۆ چۆن مرۆڤ کە خواردن و خەوی پێویستە ئاوا خوێندنەوە و دیراسە و قوڵبوونەوەی لە ژیانی مرۆڤ گرنگە، بۆیە هیوادارین هەمووان بە پێی توانە بە تایبەتی لە سەردەمی ئێستا کە مرۆڤ لەناو ئەم جەنجاڵی و قەرەباڵغی هەست بە تەنیایەکی زۆرەکە، چونکە هەموو شتانی کە هەبوون نەیتوانی ژیانی مرۆڤ ئاڕاستەکەی هەم باشکە هەم تێریکە هەم گۆڕانکارێکی باش دروستکات. کتێب و خوێندنەوە باشترین هاوڕێن دەتوانین دیدگای ئێمە باشترکەن و ئاساییکەن و لەو پەرتەوازەی و شڵەژانە کۆمەڵایەتی و هەستی و دەرونیانە بە دوورمان بگرن. دواتر تۆ لێ رابیت بە هاوڕێی کە کتێبێک کە ئەتوانێت زۆر قوڵایی و استراتیژی گۆڕانکاری مێژووی و ئینسانی مرۆڤیەکان و کولتوریەکانمان پیشان بدات. سوپاسیانەکەین، دەستیان خۆش بێت، شتی بە بەرهەمداری تایە. باتەوە ئومێدی بەردەوامیتان بۆ خوازین. لە پاشان من ئەمەوێ بە وتەی مامۆستایەکم دەست پێ بکەم. بەڕاستی زۆر جار لێم ئەپرسی ئەمە زۆر گرنگە بۆ خوێنەران، بەڕاستی من زۆر کاری تێگرتم لە ژیانی خۆمە. ڕەحمەتان لێ بێ بخەنە سەر ئەم بابەتە. پرسیارم لەکەی مامۆستا گیان ڕاستی من ئەگەر کتێبێک ئەخوێنمەوە کە بەرگەکەی ئەخوێنمەوە حتاوەکم بەرگەکەی تری تا ئەگەمە کۆتاییەکەی ناوەڕۆکەیم بیرەچێتەوە نازانم چی خوێنێتەوە. موبایلەکەی دەرکرد و خستە سەر ڤیدیۆ، چواردەورێکی خۆی ڤیدیۆ کرد و فەرمووی ئێستا ئەگەر ئێمە بمانەوە بیخینە سەر هەر بابەتێک یەکسەر بۆمان تۆمارەکات و بۆمان لێیاتەوە. ئەو چاوی هەیە و ئێمە چاومان هەیە، ئەو زاکیری هەیە و ئێمە زاکیرەمان هەیە. جا ئەگەر شتێک لە دڵەوە بێ بۆ دڵ ئەڕوات. فەرمووی بەڕاستی ئەگەر ئەو کتێبانەی ئەخوێنرێتەوە ئەگەر ئێمە بەدڵ بیخوێنینەوە لەناو مەجلیسە ئیشمان تێیەکەوێ چۆن بمانەوە بیخێنە سەر هەر بابەتێکی موبایلەکە لە هەر گۆشەیەکی چاوی کامێرەکە هەر گۆشەیەکی بینی بێ بۆمان لێداتەوە، چاوی تۆش هەر دێڕ و ڕسەیەکی بینی بێت. بەڕاستی لەناو مەجلیسە ئەگەر مەوزوعێک کرایەوە چاوی تۆ چۆتە سەر ئەو تیشکی خستۆتە سەر ئەو بابەتە یەکسەر ئۆتۆماتیکیان دێتە ناو مێشت و ئەتوانی لەناو مەوزوع و مەجلیسەکەیە قسەی خۆت هەبێ. بۆیە کە فەرمیانە کتێب لە کاتی خوێندنەوە سەردا دەخات و لە ناو مەجلیس سەر بەرزەکات. زۆر کەس ئەپرسێت
ئێمە چۆن بەردەوام بین لەسەر خوێندنەوەی کتێب. ئەم خاڵە زۆر گرنگە خۆشەویستانم. سەرەتا ئەبێ ئێمە سەیری کتێبەکە بکەین، بزانین نووسەرەکەی کێیە، ناوی کتێبەکە کێیە. ئەگەر توانیمان چاوێک بە پێرستەکەیە بخشێنین، ئەگەر باشتر کاتتان هەبوو تەماشایەکی پێشەکی بابەتەکە بکەن. خۆشبەختانە لە هەندێک لە شوێنەکانی هەرێمی کوردستانە، لە هەولێر، لە دووهۆک، لە کۆیە، لە سلێمانی قاوەخانەیەکیان داناوە لە ناو کتێبەکەیە، لە ناو کتێبخانەکەیە. ئێمە سێ چوار کتێب ئەهێنین، حتا وەکم چایەکە خۆین تا قاوەیەکە خۆینەوە، سێ چوار کتێب ئەهێنین، کامیان خوازیاری دڵی خۆمان بوو لەگەڵ خۆمان ناگونجا، ئێمە بەسەریعی بەسەر یاڕۆین. دیارە ئەمە بۆ پرۆگرام و بەرنامەکانی من زۆر بەجێیە.